کۆزان چەند ڕۆژێکە فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە سلێمانی بەڕێوە چێ بە نزیکەیی 200 کۆمپانیای ناوخۆی بیانی بەشداری ئەو فستیڤالەیان کردووە بابزانین ئەم فستیڤالە چەند ڕۆژ بەردەوامە بێت ئەو کەرەسە و پێداویستیانێکە لەنێ ئەو فستیڤالە بوونیان هەیە چین لەسەر ئەم بابەتە زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر باراز شەوقی عومەر کە بەڕێزیان سەرپەرشتیاری تیمی ڕەخستنی پێشەنگانە سا لە ستۆدیۆ ئامادەیە کاک شەوقی سڵاو لێبێ زۆر بەخێر بێت بانی باش بەخێر بانی باش سڵاو لە ئێوە و بینەرەوەکان بەخێر بێت سەر چاوان کاک شەوقی هەر دەستپێکی گفتوگۆکانمان کەمە زانیاریمان بەرێ لەسەر فستیڤاڵی بەهار کە لە سلێمانی بەڕێوە چێ پێمان بڵێ ئەم فستیڤاڵە کەی دەستی پێ کردووە تاکی بەردەوامە بێ ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەندەوە هەیە سڵاوتان لەبێ دووبارە بەیانی ئێوە و بینەرە بە ڕێزەکانتان باش ئەم فستیڤاڵە وەکو فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار خولی چوارەمێتی ئەکاوە ئازانم چالاکی بیستەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کە ئێمە ساڵانە لە سلێمانیا نزیکەی دە چالاکی ڕێکە خەین لە ناوێنە فستیڤاڵ هەیە و پێشەنگای پسپۆڕی هەیە لەگەڵ چەند کۆڕ و کۆڕبەندێکی ئابووری و چەندی دارێکی بازرگانیە ئەم فستیڤاڵە کە ئەم ساڵ ڕێکە خرێت جیاوازە لە فستیڤاڵەکانی تر لەو ڕۆوە کە ئەمانوێ هەنگاو بە هەنگاو ساڵانە ئەندازەیەک پێشکەوتنی وەکو بڵێ ڕوتێکی گونجاوی هەبێت پێشکەوتن بەخۆی بووین لە چاو ساڵانی ڕابردووە ئەوەی ئەم ساڵ جیاکاتەوە لە ساڵانی ڕابردوو بە دەرەجە یەکەم نێودەوڵەتی بوونەکەیەتی چونکە ساڵانی ڕابردوو پێشەنگە عادەتەن لۆکاڵی بوو زۆربەی بەشداربووەکان ناوخۆیی بوون بۆ ئەم ساڵ پێشەنگای نێودەوڵەتیە نزیک بە لە سەدا 67 بەشداربووەکانمان ناوخۆین 30 بۆ 40 بیانین بیانەکان بریتین لە وڵاتەکانی ئێران و تورکیا و میسر و سووریا و ئەڵمانیا لەگەڵمان بەشدارن کە زیاتر کۆمەڵێک کەلوپەل و پێداویستی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی تایە بە تایبەتی ئەو پێداویستیانەی کە ئێستا ئێمازانین لە کوردستانە بەرەودوو بۆنەی گرنگە چین کە بەلای لە سەدا 90 لە سەدا سەدی خەڵکی کوردستانە ئەم بۆنانە بۆنەی گرنگن یەکێکیان بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە ئەوە زیاتر خانمەکانە زانن زۆر باش خۆیان بە سەختی ئاماداکەن بۆ بۆنێ ڕەمەزان و بەربانگ و پارشێ و سەلاجە و موجەمیدە و مەطبەخ پڕکردن بۆنێکی تریان جەژنی نەتەوەی کوردە جەژنی نەورۆز و بۆنەکانی بەهارە کە ئێستا دەست پێیەکە ئەم دوو بۆنەیە لە کوردستانە تایبەتمەندێتیان هەیە ئێمە پێشتر عادەتەن خۆمانیان بۆ ئاماداکەین بازاڕی چاکیان بۆکەین ئەم فستیڤاڵە هەوڵی داوە سەرنج بخاتە سەر ئەو پێداویستیانێکی هاوڵاتیان بۆ ئەم دوو بۆنەیە پێویستیانە بەهار و نۆڕۆز لەگەڵ مانگی ڕەمەزان و جەژنە بۆ ئەوەی زۆرترین ئەو پێداویستیانە بهێنێت لە ناو فستیڤاڵە نمایشیان کە خەڵکی بن بە ئاسانی پێداویستەکانی ژیانی ڕۆژانی خۆیان دابینکەن ئەم وڵاتانەی دراوسێکە بەشداریان کردووە مەرجەکان چی بووە بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵەوە چۆن ئێوە بۆ نمونە ئەو بابەتانەتان خسۆتە بەردەمیان کە پێویستە لەم فستیڤاڵە بوونی هەبێت تاوەکو ئاڵوگۆڕێکی ئابووری دروست بێت بابەتەکان کە دیاریمان کردو ئێمە چیمان پێویستە پێشتر هاتوون وەکو تیمە ڕێخستنی پێشەنگا کە نزیکەی 4 ساڵ 5 ساڵ لەم بوارە کارەکەین لیستێکمان ئامادە کردو و تومانە بازاڕی ئێستای هەرێمی کوردستان و عێراق پێویستی بەمانەیە ئەم لایەنانەمان دیاری کردووە کە پێوترێ خواستی بازار بۆنم بواری فەرش بۆنن مۆبیلیات ئەساسی ماڵ کەرەستەی مەطبەخ و چێشتخانە خواردن ئەوەی پێوترێ وشکە و بەقولیات و وەکو بڵی دانەوێڵەکان هەموو ئەمانە دیاری کراون اینجا کە هاتوین دەستنیشانمان کردو بۆ من لە بابەتی کەرەستەی مەطبەخە چەند جۆر پێداویستیمان هەب چەند شوێنمان هەبێ وتومانە بۆ نمونە 10 شوێن لە بابەتی مۆبیلیات و فەرشا بۆ نمونە 7 شوێن لە بابەتی خۆراکیە نزیکەی 30 شوێن بەس لە ڕۆنا نزیکەی 10 شوێن بەس لە برنج و وشکەیە لە جلوبەرگا لە ئارایشت و کۆزمەتیک و جوانکاریە لە هەموو پێداویستەکان دیاریمان کردووە اینجا ئەمانە هەوڵمانداوە باشترین براندەکان و گونجاوترینیان لە ڕووی نرخەوە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی هەرێمی کوردستان دابین بکەین بۆ ئەمەش ئێمە نوێنەرمان هەیە کۆمەڵک نوێنەرمان هەیە لە شار و شارۆچکەکان و لە وڵاتەکانی تر لە ڕێگەی ئەو نوێنەرانەوە بۆ نمونە وتومانە بۆ بۆنەیەکی وەکو نەورۆز ئەو پێداویستیانەی ژیانی ڕۆژانە چین دابین بکرێت چەندانێک کە دەستنیشان کراوە کارکراوە لەسەر ئەوانە بهێنرێت زۆر باشە کاک شەوقی با کەمە قسە لەسەر نرخ بکەین بۆ نمونە تۆ کە باسی فستیڤاڵەکەی ئەبێ لە هەموو ڕۆیەکەوت جیاواز و بە تایبەتیش لە نرخە ئێوە چۆن هەوڵی ئەوەتان ناوە لەم فستیڤاڵی بەهارەیە نرخەکانتان جیاوازی هەبێت لە چاو بازار و دوکانەکانی ناو شارەوە تایبەت بابەتی نرخ بەر لە هەموو شتێک سێ هۆکار تحکومەکە بە نرخەوە کەمە وەکو بڵێ بۆ خۆی تەوەرێکی سربەخۆی لە ڕووی ئابووری و یەکەم بە دەرەجە یەکەم ئەوەی زۆر یاری بە نرخەکە تحکم و کۆنتترۆڵی نرخەکە بۆرسەیەکی جیهانیە پێشتر کە ئەوترا بۆرسە
هاوڵاتی کورد بە تایبەتی تاکی ئاسایی نەمانەزانی بۆرسە چییە. ئێستاکە ڕۆژانە لە ڕێگەی نرخی دراوەکان و نرخی نەوت و نرخی زێڕ و کانزاکانی ترەوە تو ئەوا بینی فلان کانزا فلان نەوت فلان شل چوزانم فلان کەرەسە چی من تۆ شیش ئەمانە لە بۆرسەی جیهانیە بەرزە بێتەوە یان دائەبەزێ. شتێکی ئەو خواستە بۆرسە دیاری ئەکا لەسەر عەرز و تەڵەبە شتێکی ستانداردێکی جیهانی تایبەت بەخۆی هەیە. هۆکاری دووەم فۆرس ماژۆر نرخ دیاریەکە واتە حاڵەتە کوت و پڕوو لە ناکاوەکان جەنگێکی وەکو ئۆکرانیا و رووسیا کە ئێستاکە هاتوۆتە پێشەوە منێکی هاوڵاتێکی هەرێمی کوردستان حکوومەتەکەشم عێراقیش ڕۆڵی تیای نییە کەس دەسەڵاتی ئەو جەنگە گەورەی نییە کە ئێستاکە بازاڕی لە جیهانات جوڵاندووە. یەکێکی تر لەو شتانی کە لە عێراقا زۆر ڕۆڵی هەیە دیاریکردنی نرخی سەرفی دۆلارە. ئێمە بینیمان پێشتر بانکی ناوەندی عێراقی دۆلاری بە 170,000 دینار خستە بازاڕەوە هەنەجار کەمتریش ئێستاکە چوە بۆ نزیکی 150,000 دینار. بۆ نمونە ئەو تۆنە خۆراکەی کە تۆ جاران ئەتکڕی بە $1000 لە بۆرسەیە ئەتهێنا لە هەرێمی کوردستان بە نرخی دۆلار ئەم $1000 1,170,000 دینارە کەوت لەسرت. ئێستا 1,500,000 دینارە کەوێت لەسرت. ئێم پارابێ هاوڵاتی بیدا لەبەرەوە بابەتی کۆنتڕۆڵکردنی نرخ بەشە دەرەکیەکەی ئاوایە بەشە ناوخۆیەکەی پسپۆڕی سێ لیژنەی ترە. یەکێکیان لیژنەکانی چاودێری قایم قامێتە کە من زۆر سوپاسیانەکەم بە بەردەوامی پایەیەکی سەرەکی بەڕێوەچوونی ئەم چالاکیانەی ئێمە لاەنە دام و دەستگا پەیوەندیدارەکانی ناوە سلێمانیە لە ئاسایش پۆلیس هاتوچۆ لەوانەیە بیرم چێ پارێزگار شارەوانی هەمویان ئەمانە لە پاڵیانە لیژنەکانی قایم قامێت. ئەوەی کە بینین ڕۆژانە لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتەکان دەستە گیرێ بەسەر خواردنی ماوە بەسەر چوە بێ کوالتیە گران کراوە ئەوە هەوڵێکە بەڕاستی شایانی نرخاندنە. ئێمە تەنسیقێکی زۆر باشمان هەیە لەگەڵ لیژنەکانی قایم قامێت و لەگەڵ لیژنەکانی چاودێری دارایی و لەگەڵ ئاسایشی ئابووری هەرێمی کوردستانە کە لە سلێمانی دێن بەردەوام کۆنتڕۆڵی ئەواکەن. واتە چۆن لە دەرەوە شتێکە کۆنتڕۆڵی نرخەکە کۆنتڕۆڵی بازاڕەکە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە ئەو سێلایەنە کۆنتڕۆڵی نرخەکەن لەگەڵیا تەبان خواستیش هەندێک شتم وەکو کەلوپەل بەردەوام خواست لەسەری زیادەکە و بەردەوام داواکاری لەسرە بۆی نرخەکەی گۆڕانکاری بەسەرادێ و پێی وەرزەکانیش ئەگۆڕێ. ئەمە بەسمە بڵێم ئەوەی لەسەر ئێمەیە ئەوەیە ئەگەر کەسێک لیژنەکانی قایم قامێت یا ئاسایشی ئابووری هات سەلماندی کە ئەم لایەنە ئەم شوێنە نرخی بەرز کردوتەوە ئێمە لایانی کەم سزایە دەین و غرامەیەکن و ئەیکێنە دەرەوە لە بیستیڤال و چەند شوێنێکمان هەیە ناومان ناو بلاکلیست ئەوانەی مەوادی بەسەرچوویان هەبێ ئەوانەی شتی بێ کوالیتی بفرۆشن ئەوانی شتی خراپبوو بفرۆشن ئەوانەی نرخ لەسەر هاوڵاتی گرانکەن هەموو ئەمانە خرن بلاکلیستەوە و مافیان نابێ خولێکی تر بەشداری بکەن لەگەڵمان. باسی ئابووریت کرد ئاسایشی ئابووری تا چەند لەگەڵەوەی کە ئەم فستیڤالە گرنگی و تایبەتمەندی خۆیە و ئاڵوگۆڕکردنی کەلوپەلە لە نێوان ئەو وڵاتانەی کە لەیە بەشدارن تا چەند قسە لەسەر ئەوە کراوە ئاسایشی ئابووری پارێزگاری لێ بکرێ ئایا ئەگەر کەم و کوڕیتیایە چۆن هەوڵبین زیاتری بکەینەوەی بەڕێز ئاماژەی پێی لیژنەکانی قایم قامێت ئەوانە بۆ خزمەتی هاوڵاتیانە و دەستیان خۆش بێ و سوپاسیان نەکەین چکە ئەگەر ئەوە نەبێت چەندین نەخۆشی بڵاو بێتەوە چەندی گرفتمان بێت. ئەم بابەتە تا چەند قسەی لەسەر کراوە. ئاسایشی ئابووری ئێستاکە لەسەر ئاستی جیهانە لە چەندین زانکۆیە ئەتوانم ئێستاکە نزیکی 100 تێزی ماستەر و دکتۆرات بۆ بژمێرم کە لە بواری ئاسایشی ئابووریا بەدەست هاتووە. چیتر ئاسایشی ئابووری ناکرێت جاکرێتەوە لە ئاسایشی بازاڕ و ئاسایشی خۆراک جاکرێتەوە لە ئاسایشی بازاڕ و ئاسایشی ئابووری و ئەوانیش جا بکرێنەوە لە ئاسایشی گشتی یا چەمکە فراوانەکە کە پێوترێ ئەمنی قەومی ئاسایشی نەتەوەی. ئەگەر وڵاتێک خاوەن ئاسایشی نەتەوەی خۆیەتی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی ئاسایشی بازاڕ و ئاسایشی ئابووری هەیە. دوو وڵاتی نمونە بێنەوە بۆی زۆر نمونە بە ئەوروپا نەهێنینەوە. دوو وڵاتی زۆر دراوسێ و نزیکی ئێمە کە کۆنتاکتی بەردەواممان هەیە لەگەڵیانە لە ڕووی سیاسی و ئابووری و بازاڕ و هەموو شتێک و ئێران و تورکیایە. ئێستا بەراوردی نرخی لیرە و تمەنی ئێرانی و تورکی بکە بە 5 ساڵ پێش ئێستا 5-6 قات هەنە جار دەقات بەهاکەی دابەزیوە. بەڵام بڕوانە بازاڕەکانیان ئاسایشی خۆراکیان سەلامەتە ئاسایشی ئابووریان تا ڕادەیەک جێگیرە تەهدید و مەترسیان لەسەر نییە بۆچی لەبەرەوەی لە ڕووی خۆراکەوە لە ڕووی بازاڕەوە ئەوان پێڵێن خودکەفایی تا ڕادەیەکی زۆر پشتیان بەخۆیان بەستەوە کاریان کردووە لەسەرەوەی ئاسایشی ئابووریان بە جۆرێک زەمان بێ کە کەمتر پشت دەرەوە ببەستن وە کاڵا و براندێکی ناوخۆی ئێرانی و تورکی بۆ نمونە چایی لە وڵاتێکی وەکو تورکایە یعنی
نرخی چای چەنێکە دە بەرامبەری نرخەکەی گومرگ بدە نایڵن چای لە وڵاتێکی ترەوە بێتە ناو تورکیاوە بۆی چای تورکی لە بازار ڕانەشکێ هاوڵاتی تورکی فێری بەکارهێنانی شتی تر نەبێ ئەمە نمونەیەکە لەسەر ئاسایشی بازار و ئاسایشی خۆراک کە وڵاتان زۆر بەجددی لە شتێکی زۆر سادەوە کاری لەسەرەکەن تاوەکو بۆ نمونە پیشەسازی ئۆتۆمبیل وڵاتانی وەکو ئێران و تورکیا سە لە پیشەسازی گەورەی وەکو ئۆتۆمبیل و فڕۆکەوانیە پشتیان بخۆیان بەس تۆ چ جای بگا بە خۆراک باشە باس لە بابەتێکی زۆر گرنگ کرد کاتە ئێوە لەنێو ئەم فیستیڤاڵی بەهارەی ئەم ساڵا بەتایبەت تا چەند گرنگیتان بەوەیە و زۆرینەی زۆری ئەو کۆمپانیانەی کە بەشدارە بن لەو فیستیڤاڵە خود ئەو کەسانی کە بەشداریەکەن لە فیستیڤاڵەکە زۆرینەیان کەسانی ناوخۆ کۆمپانیای ناوخۆ بن ئەمە گەورەترین خزمەتێکە کە من ئەتوانم بڵێم ڕێگە بەخۆم بدەم بە تەواو بڵم شانازی پێواکەین ئەوەی ئێستاکە لە فیستیڤاڵەکە ئەیبینن ئێوە کە دەیت لە پاڵ براندە جیهانیەکانە بۆ نمونە براندێک بەبێ ناوهێنان لە بوارێکی خۆراکە لە بوارێکی جلوبەرگە لە بواری مۆبیلیاتە لە سەدان وڵاتە ئەفرۆشتێ ئەو براندە ئەوە نە بەناوبانگە لە تەنیشتی ئەوەوە من نمونەی زۆر گەورە ناهێنمەوە خانمێکی دەسڕنگینی کورد دانیشتووە جلوبەرگی کوردی کە ئەمە داهات بۆ خۆی و خێزانەکەی شەرەفمەندانە دابینەکە لە نزیکی ئەوەوە سێ خاتونی تر شوێنێکیان پێدراوە بە نرخێکی ڕەمزی دانیشتون کەلانە و دۆ و نانساجی و کەرە و پەنیر و ڕۆنی کوردی ئەفرۆشن کە بازاڕەکانی ئێمە جێگەی داخە من لە خۆم گلەی لە خۆمەکەم پاشان هەتا ئاگاتە هەموو ئاستەکانی تری بەرپرسیارەتی بەکارهێنانی کەرەستە و کاڵای ناوخۆیمان بە ئەندازێک هێناوەتە خوارەوە بازاڕیانمان نەکشکاندووە ئەسڵەن ونمان کردووە ئێستا مناڵەکانی ئێمە ئەوەی زۆر زۆر جێگەی نیگەرانی و جێگەی داخە پەنیر و ڕۆنی کوردی ناناسن خواردنی کوردی جلوبەرگی کوردی ناناسن ئێمە بەرەو بەهارە چین لە سەیرانگاکانمانە لە شوێنەکانمانە چوار خواردنی کوردەواری چوار جلوبەرگی کوردەواری چوار ڕایەخی کوردەواری باشە یعنی لەوە بیگرە بۆ نمونە ئێستا ئارت ئێمە ئاردمان لە وڵاتانی دەرەوە بۆ دێت لە کاتێکا نەکوالیتیەکەی نە هیچ شتێکی گونجاوتر نییە لە ناوخۆیەکە لە کاتێکا گەنمی هەرێمی کوردستان لە وڵاتان وەکو ئاڵتون پێشوازی لەکرێ حەزەکەمەوە بزانێ خەڵکی بەڵام کەچی ئێمە بۆ نمونە بۆ هەموو بوارەکانی بەیکەری و ئیشینان و هەویر و مشتەقاتەکانی پشتمان بە ئاردی وڵاتانی تر بەستووە بەبێ ناوهێنان ئەمە ئێمە لە فیستیڤاڵا بیرمان لەوە کردوتەوە هەتا لە ناوخۆیە کەرەستەیەک کەلوپەلێک جلێک خواردنێک پێداویستێکی ژیانی ڕۆژانە هەتا لە ناوخۆیە ممکنە با نرخەکەی بەدڵی ئێمەش نەبێ هانی ئەوە بدەین بۆی پرۆسەی وەبەرهێنانی ناوخۆیی ببوژێنینەوە خۆڕاستە ڕۆڵەکەی من ڕۆڵێکی زۆر گەورە نییە بەڵام وەکو ئەو نمونەی لێ دەکە ئەڵێ نمونەیەکی کلاسیکە وترێ ئەو کاتەی ئاگرێکی گەورە کەوتبەوە هەموو خەڵکی هەڵمەتیانە برد بیکوژێنەوە چۆلەکەیەک ئەفڕی لە کانیاوێک پڕ دەنووکی خۆی ئاوێ هێنایی کرد بە ئاگرەکەیە لێیان پرسی تۆ ئەتەوێت بەم دڵۆپە ئاوە چی بکەی وتی ئەوە بەرپرسیارەتی منە ئەوە مەسئولیەت و توانای منە خەڵکێکی تریش ئەتوانێت بە بەرپرسیارەتی خۆی بە ئاستی خۆی بەشداری بکە بۆ ئێمە وەکو فیستیڤاڵ ئەم ساڵ وەکو خاتون ئاماژەی پێدا حەزەکەم هاوڵاتیان زۆر پێشوازی لەو هەوڵە بکەن و زۆرترین کڕینەکانیان ساعت چەند بۆ چەند هەیە چەند ڕۆژ بەردەوام ئاماژەی پێکەین بە سەرچاو ڕۆژانە سعات 11 سەرلەبانی ئەکرێتەوە دەونی 11 ئەکرێتەوە هەتاوەکو حوتی ئێوارە بەردەوامە بێ و هەتاوەکو ڕۆژی ئاگری نەورۆز کە لە کۆتاییە لەوێ بە ئاگری نەورۆز کۆتایی بە مەراسیمەکە هێنرێ لە 11 بۆ 23 ڕۆژی 23 فیستیڤاڵەکە کۆتایی زۆر باشە و کاتەی ماوەمانە من حەزم کە پرسیاریەوە بکەم و بابەتەی تۆ باسیەکەی کە پەیوەسە بە ئابوووریەمەوە بێ باسێکیۆش بکەین کە براجووتیارەکانمان ساڵانە لە وەرزێکی تایبەت کەی بینین لە میدیاکانەوە گرفتیان بۆ دروستە بێ ئەو بەروبوومەی کە هەیەە ساغ نابێتەوە ئەگەن لەسەر شەقامەکان هەڵی ڕژن با ئەو پرسیاریوان بکەین لەوانەیە گەرجویان لێمان بێت تا چەند گرنگە ئێمە بتوانین ئەو بەروبوومەی کە خۆمان هەمانەوە دامامەزانەوە گرنگی پێبین هەم لە بازاری ناوخۆیە و ئەگەر کرابیشینێرینە دەرەوە ئەو باشتر ئەمەش بەچی ئەکرێ خاڵە سنووریەکان یعنی من زۆر جار جۆم لە جوتیارێک بووە چەنە پەتاتەی بەرەمێنەوە ئەڵێ من ئەگەرەمە چیلۆی بم بە 500 دیناریش لەو دیۆیەت بە 250 من زەرم کە 100 ئەمە تا چەنە بێ گرنگی پێبێ بێگومان گرنگیدان بە بەروبوومی ناوخۆی بە هەوڵی دام و دەستگا پەیوەندیدارەکان یەکێکی تر لە شانازەکانی ئێمە کە ئێمە ساڵانە ئەوە بزانم ئاگاتان لێیە پێشنگای نێودەوڵەتی کشت و کاڵ و پیشسازی خۆراکەکەین ئەم ساڵیش ئەیکن خولی سێمێتی پێشنگای کشت و کاڵ تایبەتە بە گرنگیدان
بە سێکتەری کشتتوکاڵی هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوەیەکی گشتی کە لەم ئەمان ڤیستیڤال نییە، ئەمە پێشانگایەکە زۆر کار لەسەر ئەواکرێ بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی کشتتوکاڵیەوە بگەینە ئاستێک پشت بە خۆمان ببەستین کە ئێستا ئەگەر سەرنج بی چەند کارگەیەکی دۆشاوی ئاوتەماتەمان هەیە ئەوەی پێوترە دۆشاوی تەماتە لە باشترین براندەکانی جیهان ناتوانێت منافەسەی ئەمەی کوردستان بکە چەند کارگەیەکی بەرهەمێنانی زەیتی زەیتونمان هەیە زەیتی کونجی و گوڵە بڕۆژەمان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کە هەر یەکێک لەمانە کارگەیەکدا ئەمەزرێ مێنتاڵەتی تاکی کورد بەداخەوە ینی لەسەر شتێک بەهەوە ڕاهاتوین ئێمە هەمیشە ڕقمان لە بازرگانەکانە ڕقمان لە دەوڵەمەنەکان ڕقمان لە خاون کارگەکانە پێمان وایە لە سای سەرمایهداریە ئەمانە گەورەبوون و قوتی ئێمە خۆن لە کاتێکا لە شارێکی وەکو سلێمانی یا هەولێری هەر شوێنێکی ترە کارگەیەکدا ئەمەزرێ بەلای کەمەوە سەدان هەلیکارە ڕەخسێنێ بۆ ئەو هەموو گەنج و ئەندازیار و تازە دەرچوانی کە کاریان نییە هەرم ڤیستیڤاڵی کە ئێستا ئێمە کردومانەتەوە بەلای خەمەوە لە ناو سلێمانیان نزیکەی 1000 کەلی 1000 هەلیکاری دروست کردووە هەنێکیان کاتی و هەندێکیان نیمچە کاتی و بەردەوامن یعنی کە تۆ بۆ نمونە 300-400 ژوورەدەی بکرێ لە ماوەی ئەم 15 ڕۆژان 20 ڕۆژەیە بەردەوامم پێویستی بە خەڵکە یەکی دووسێ نەفەری تەوزیف کردبێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ هەر زۆر شتێکی باشە بەتایبەتی ڤیستیڤاڵ ئێمە ئەمانەوە بیکەن بە کولتورێک کە ساڵانی پێش و ڤیستیڤاڵی پاییزیشمان ڕێکخست وەلا ئەم ساڵە کار لەسەر ئەواکەین بتوانین لە پاییزیشە ڤیستیڤاڵێک ڕێکخین ئەو کاتە کۆمەڵک کەلوپەلی خواردەمەنی بە تایبەتی بەروبوومی کشتتوکاڵی ئێمە کە لە کۆتایی هاوی ناپێگا و لە سەرەتای پاییزە هەندێکی پێگا لەوان نمایش بکرێت کە ئەمانە هەمویان ئەڕژێنە ئەو کەناڵەوە کە جەنابەت باست کرد بریتێ لە بوژانەوەی سێکتەری ئابووری ناوخۆی خۆمان کە بەڕاستی ئەمە پایەکی زۆر گرنگ و گەوری ئاسایشی نەتەوەیشمانە بێگومان زۆر ڕاستە دەست خۆش بە کاکسپاس بۆ تاویزانیاریەکانەمان دوومان کردم یەک ڕوونکردنەوەیەک پێویستە بۆ هاوڵاتیان ئەگەر بیەم ئێستا هەم نرخی بنزین گرانە هەم بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت ئاستەنگی هەیە لۆ دروستە بێت جادەکانمان بەرگەناگرێ ئەمساڵ خزمەت گوزاریکی ترمان خستۆتە سەری ڕێککەوتون بە سوپاسەوە لەگەڵ هێڵی گواستنەوەی شارۆچکەی تاسڵوجەیە هاوڵاتیان لە جیاتی ئەوەی بەم بەنزینگرانیە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بێ بە بازارکردن سواری ئۆتۆمبیلەکانی پاسی تاسڵوجە بێ هێڵی گواستنەوەی تاسڵوجە کە لە کانێسکان و بە شارڕی سالمە ئەڕوا هەتاوەکو بەردەم زانکۆ و ئیتر بە هەموو وێزگانەیە ئەڕوا ئەیگەنێتە ناو ڤیستیڤاڵ نەک ناو شارۆچکەی تاسڵوجە ئەگەنێتە بەردەم دەرگای ڤیستیڤاڵ و لەوێ هاوڵاتی بازاڕی خۆیەکە و ئەیهێنێتەوە بە شارڕی سالمە بۆ ناو شاری سلێمانی ئەمەش بە هەمان ئەو نرخەی پێشوتری کە کرێکی زۆر ڕەمزیە بۆ گواستنەوە هەر لەبەر دەمی پێش ڤیستیڤاڵەکە شەڕاز ئامادەیە لەوێش بە پێچەوانەوە هەر کاتێک هەتا شەو هاوڵاتی هەر کاتێک ویستی بگەڕێتەوە بە ناوشار نەپێویستەکە تەکسی بگرێ نەپێویستەکە ئۆتۆمبیلی تایبەتی پێبێ بە ئۆتۆمبیلێکی هێڵی گواستنەوەی گشتی کە هەر ئەمەش زۆر زەڕورە لە کوردستانە ئێمە کەرتی گواستنەوەی گشتی کاراکەین وەبی بینە پێشەوە ئەمە هەڵقەرە باڵغی و کیلۆبێتەوە سوتەمەنی نرخی ئەگۆڕێ دووکەڵ کەمە بێتەوە ژینگە خاوێنترە بێت بێگومان خزمەتگوزارێکی زۆر باشە دەستان خۆش بێت ساز و پایزانێرەکانە